بەخوا دیتمان 4,000 موشک ئاراستەی مەتاری کرا. چەند جارێکا هێرش دەکرێتە سەر فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر من نزیکەی 2000 بە چاوی خۆم بینیم لە ئێستادا لە نزیک کۆمەلگەی سێ بیرانم لێرە کۆمەڵێک کەس لێرە هەن کە کار دەکەن لە بەیانیەوە بە چاوی خۆیان بینێنەوە سەجان سڵاو دەبێت باشم بۆ بکەیت چەند جار بە چاوی خۆتان دینتان موشک ئاراستی فڕۆکەخانە کرا. بەخوا دیتمان 4,000 موشک ئاراستەی مەتاری کرا. 4,000 مان دیت لێیدا. باشە لە لێدانەکە دەکەوتە ناو مەتار یاخود پوچەر دەبووە؟ وەڵای هەندە چۆن پوچەر دەبوو ئەوانیش نازەم لێی دەدا پوچەر دەبوو جا. باشە دەنجیان گەورە بوو هەستان پێکرد بە جوانی؟ ئەرێ وەڵا دەنجیان گەورە بوو. باشە خەڵکێرە ترسی لەسەر دروست نەبووە؟ بە قورعان خەلچێرە کو ترسی لەسەر دروست نابە موشتەکانە هەمووی دێنە ئێران نات کو ترسی لەسەر دروست نابێ. باشە لە کێوە لێرەی جەناب لە کێوە لێرە کار دەکەی؟ وەڵا لە سبەینەوە ساعات چەندەوە لێرەی؟ ساعات تقریبا 7 لێرە. ساعت 4,000 ئەوە 4 جوار لێ دەدا جا نازەم دەمیری شاگەمان لێ نەبوو نازەم زیاتر هاویشتیان بەس ئەو 4 جوارە ئاگامان لێ بووە جا پاشن جیرش نازان. باشە دین جەنجی فڕۆکە بیستراوە لەو ناوچێ؟ بە قورعان دەنجی فڕۆکەی دەهات بەس بە کەمی. ئەرێوە زۆر باشە دەست خۆش بسپاس دەکەم ئەوەی جوتان لێ بۆمە قسەی ئەو ئەوەستایەکە لە نێو یەکێک لە پرۆژەکانی نزیک کۆمەلگەی سێبیران کار دەکات وە خۆی دەڵێت لە کاژمێر حوتی بەیانیە و لێرەیە نزیکەی 4,000 هەستی پێکردووە کا هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی دۆڵەتی هەولێر و لە ئێستادا وەک دەبینن دۆخەکە ئارامە بەڵام چەند جارێکی شێرش کراوەتە سەر فڕۆکەخانە و بەرپرس دراوەتەوە لەیان فڕۆکەخانەوە.